مرۆڤ هەمیشە لە هەوڵی ئەوەدایە کە باشترین تەندروستی هەبێت. بۆ ئەمەش زۆر ڕێگاگرێتە بەر وەک ئەنجامدانی وەرزشی یان چاودێریکردنی تەندروستی. بەڵام لەگەڵەوەشدا چەند ئەندامێکی دیکەی جەستە هەیە ڕەنگە مرۆڤ بیری لە گرنگەکەی نەکرد بێتەوە تا ئەو کاتەی دووچاری گرفتێکە بێتەوە. پێست کە گەورەترین ئەندامی جەستەی مرۆڤە یەکێکە لە گرنگترین بەشەکانی لەش. گرنگەکەشی بەتەنها لە بەخشینی سیمایەکی جوان بە مرۆڤەکان کورت ناکرێتەوە، بەڵکو پێست کارگەلێکی هەیە کە ڕەنگە بەبیری هیچ کەسێک دانێت. يعني باش. Good morning, Lima. Good morning, Lima. Hello. پێست گەورەترین کۆندامە لە لەشی مرۆڤدا تقریبا لە 1.5 بۆ 2 متر مربع مەساحەی سەطحی. یەکەمترین و نێزیکترین شت کە هەموو کەسێکی بینێت جوانکاریەکەیەتی کە تۆ پێست دەبینی و قژ و نینۆک و ئەوانەش هەر لە پێستەوە دێن فە جوانکاریەکە داتە مرۆڤ. دوای ئەوە ئیشی زۆرە بۆ مرۆڤ وەکو ئەوانە کە ڤیتامین دیمان بۆ دروستەکە، تhermoregulation مەقێتی حراری جسممانەکە کە گەرمامانە بێت عرەقەکە بۆی ئەو عرەقە حراری جسمی ئینسان بەرێت بوو تەبەخورکە و یەواش یەواش دەرەجەکەی حرارەمان دابەزێتەوە. ئیتر مەناعەیەکمان بۆ پێیاکە مەقێتمانە بێ لە هەرچ مادەیەک بچێتە ژوورەوە بۆ ناولەشی ئینسان یا کە ئاوی جانی خۆمان دەرچێتە دەرەوە. لەگەڵ ئەوەیە ئەمیونیتیمان ئەداتێ ئەو تاخمێ خەلایە هەیە لە ناو جانی ئینسان کە مەقێتمانە بێ لە زەدی باکتریا و ڤایرۆس و ئەو شتانە. ئیتر وەزایفی زۆرە بەڕاستی، ینی تا دەور 12-13 وەزیفەی هەیە، زیاترش لەوانی هەیە. ئاعساب لە ناو پێستە کە ئێمە ئاوێکی گەرم بێ یا شتێکی سارد بێ، پێست ئەو ئاعسابە ئەو ئەحساسە کە ئەمانداتێ پێست وامان لێکا کە مەقێتی جانمان بێ بۆ ئەوی دەستمان لابینە ئەولاوە و نەسووتین. لە سەر تاسەری جیهاندا ڕەنگە مرۆڤەکان لە زۆر ڕۆ جیاواز بن، بەڵام لە هەندێک ڕوودیکەوە خاڵی هاوبەشیان هەیە و جیاوازی شێوازی ژیان و پێشکەوتن نەبووتە هۆی ئەوەی کە دانیشتوانی وڵات تا پێشکەوتوەکان لەو گرفتانە بە دوور بن، بەڵکو بە پێچەوانەوە لە سەر تاسەری جیهاندا ژمارێکی زۆر خەڵک بەدەست گرفتەکانی پێستەوە ئەناڵێنن. ڕێژەی نەخۆشیەکانی پێست زیاترین ڕێژەیە لە ئەندامەکانی ترە لە جیهاندا و لە عێراقداش بەعینەن. لە جیهاندا تقریبان 130 لە مرۆڤەکان تووشی نەخۆشی پێست دەبن. بۆ نمونە زیبکە 197 جیهان تووشی زیبکا بێ لە کاتێکا لە عمریە، ئیتر یا لە مڕاهقیە یا لە تۆزێک گەورەترە.
لە عێراق آخر دیراسە کرا ساڵی 2005 کرا لە تقریبا ئەمە پێلێن کۆمیونیتی بیس ستادی چوونە ماڵەکان لە ماڵەکان سێریان کرد کە ئەو دیراسەیە زۆر مەزبوط دەرئەچێ تقریبا لە 1970 ماڵ دکتۆر چوو سێری کرد کە چ نەخۆشییان هەیە ساڵ 25 تقریبا لەو نەفەرانە نەخۆشی پێستیان هەبوو تر ڕێژەکانیان فەرقیە کرد بە پێی نەخۆشی درێژخانەکان یا زیبکە یا فطریات یا کەڕوو ئەو بالۆکە و ئەم شتانە هەمویان هەیە دانە بەدانە زیاترین شت لەوانە ئەوە بوو کە ئەتۆپیک دەرمەتایتس نەخۆشی بیرۆ بوو لە مناڵان تقریبا 25% بوو و ئیتر زیبکە تقریبا سا دەیان هەیە بوو کەڕووە سا 9 هەیە بوو طبعا ئەمە دوای مقارنەیەکیان کردەوە لە بینی دێو لادیەکان و لە بینی ناو شارەکە طبیعی تۆ کە دیتە ناو شارەکە بیرۆ ئەو شتانە زیادەکە لە بەرەوەی زیاد خەڵک بۆن بەکاردێنێ و تایت و سابوون و ئاو زیاتر خۆیان ئەشۆن نەخۆشی وەکو بیرۆ زیاترەکە بینەما کە ئەچیتە ناو لادیەکانەوە سێرەکەی نەخۆشیە ئینفێکشیەسەکان زیاترەکە کە کەڕووە و بالۆکەیە و بەکتریایە و ئەمانە زیاتر ئەبن. بۆ پێی پێست سەر تاپای جەستەی داپۆشیوە دەکرێت وەکو پارێزەرێکی بەشەکانی دیکە سیر بکرێت بەڵام ئەم پارێزگاریکردنەی پێست لە جەستە و ڕاگررتنی پلەی ساردی گەرمی لەش و ئاگادارکردنەوەی جەستە لە مەترسی بە سانایی تێناپەڕێت بەڵکو ئەو بەشە گرنگەی جەستەمان باجی ئەوە دەدات کە یەکەم دیداری ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی سەرتەندروستی مرۆڤە. نەخۆشیەکانی پێست ئەگەر بتوانین دابەشی کەین نەتوانین دابەشی کەین بە چەند جۆرێک هیچێکی لەوانەیە کە نەخۆشیەکانی درێژخایان وەکو بەڵەگی و وەکو سەتەفیە و وەکو زیبکە و کە بڵێن ئەم نەخۆشیانەیە کە درێژخایانن نەخۆشیەکانی پیگمنت لیژن ئەوانەی کە خاڵ و ماڵە و نەمەش و ئەم نەخۆشیانی تر جۆرێترمان هەیە کە ئینفێکشیەس دزیز وەکو بالۆکە و بەکتریا و فطریات و کەڕوو کە تووشت ئەبێ و عیلاجی ئەدەینێ و ئەڕوات نەخۆشیەکانی موش هەر لەگەڵ قژ هەر لەگەڵ پێستا دابەشەکرێ و نەخۆشیەکانی نینۆکش هەر لەگەڵ پێستا دابەشەکرێ و ناوی دەمەش زۆربەی نەخۆشیەکانمان نەخۆشی پێستەکان ناو دەمیانش برین و شتیان ئەبێ ئەوش هەر لەگەڵ پێستایە. بەشی نەخۆشیەکانی پێست لە شاری پزیشکی فاروق یەکێکە لە بەشە گرنگەکانی ئەو نەخۆشخانێ و لە ڕووی ئامێری پزیشکی سەردەم و دابینکردنی پزیشکی پسپۆڕی بە ئەزموونەوە بایەخێکی زۆری پێدراوە کە تێیدا سەرجەم چارەسەرەکان بۆ ئەو کەسانە دەکرێت کە سەردانی ئەو بەشاکەن و بەدەستگرفتەکانی پێستەوە ئەناڵێنن.
لە شاری پزیشکی فاروق بەشی پێست طبعاً بەشی پێست بەس دکتۆری پێستەکە نیە لێرە ئێمە دوو نێرسمان هەیە دوو نێرسی فلیپینیمان هەیە خاصن بە پێستەوە و لەگەڵی ئەوەی پیشن سێرڤیسەکەمان هەیە کە نەخۆشەکە دێتە ئێرە و دێتە لای دکتۆرەکە یەکەم جار پیشن سێرڤیسەکە خێراتنیەکە ئەوەی نێرێتە لای ئێمە هەموو جۆرە نەخۆشیەکانی پێست ئەبینین لێرە هەرچی نەخۆشیەکی پێستە بێ ئەیبینین لێرە چەند جیهازێکشمان هەیە ئێمە بۆ ئەوەی نەخۆشیەکان ببینین دێرماتۆسکۆپمان هەیە وەکو فۆتۆفایندەرمان هەیە ئەم دێرماتۆسکۆپە خصوصن بۆ سەرەتانی پێست و بۆ خاڵ و کە بزانین ئەو خاڵێکی ئەتیادیە یا خاڵێکە گۆڕاوە بۆ نەخۆشیەکی خراپ خۆ نەخوازە ئەتوانین بەو دێرماتۆسکۆپە بیزانین ژووری عملیاتێکی بچووکمان هەیە بۆ ئەتوانین کە زەرعە وەرگرین بایۆپسی کە شکمان لە نەخۆشیەک هەبێ و ئەتوانین مثلەن لوویەک هەبێ یا کیسەیەکی چەوری هەبێ دەریکەین یا خاڵێ بێ خراپ بێ یا سەرەتانی پێست بێ وەکو بەیزەڵ سێل کارسینۆما و سکۆیمە سێل کارسینۆما ئەوانە ئەتوانین ببڕین و بیدورینەوە و نەخۆشەکە بڕاتەوە لە عینەن کاتە ئەمانەی ئێمە زۆربەی هەر بە بەنجی مۆزایی ئەکرێت لەگەڵ ئەوەشە بەڕاستی قسمێکی بەس ئێمە لە پێست بە تەنیا نین یعنی بەشێکی زۆر هەیە بۆ ئێمە ئیشەکە وەکو مختبەرەکەیە کە هۆرمۆناتمان بۆ زۆر نەخۆشی هەیە علاقی بە هۆرمۆناتەوە هەیە توانێت بۆمان شیکاتەوە بزانین کە کام هۆرمۆنی بەرزە ئەو نەخۆشە بەشی هیستۆپاتۆلۆجیە بەشی زەرعەکە کە ئێمە پارچەیە لە پێستەکە ئەکەینەوە ئەینێرین بە ئەو بەشە ئەوان بە تەواوەتی پێمانە لێن بە میکرۆسکۆپ سێرەکەین تەواوەتی پێمانە لێن کە ئەو نەخۆشیەتی لەگەڵ ئەوەیە کە بەعزە نەخۆشی پێست هەیە علاقی بە نەخۆشی ترەوە بهبێ وەکو ئیندۆکراین ئەوانەی کە غودە و یا بەنیسائیەوە عیلاقیان هەیە بە نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون ئێمە لێرە وەکو تیمێک ئیشەکەین ئەتوانین نەخۆشی ینی ئەو دکتۆرە بانکی نەژوورەوە لەگەڵ ئێمە نەخۆشەکە بینێ و بە هەردووکمانەوە قرار بدەین عینەن شدشکە ئەوان دە پێویستیان بە دکتۆری پێستە بێ ئێمەش ئەچینە کلینیکەکەی ئەوان و ڕەئی خۆمان ئەدەین وەکو دکتۆری پێست. ئەمە ژووری کۆنسڵتیشنەکەیە نەخۆش کە دێتە ژوورەوە پێشن سێرڤیسەکەی هێنێ بە پێی مەوعدی خۆی 15 دقی هەیە بیدایە ستریەکی لێوەرەگرین گوێ لە ڕاگرین کە چ کێشەیەکی هەیە چ پرسیارێکمان هەیە ئێمە بۆی نێزیکەوە بین لە دۆزینەوەی نەخۆشیەکەی دوای ئەوە کە ئەمان ئەوێت بەعزەش نەخۆشێک هەیە پێویستی بە چەند ئامێرێکە وەکو لەم ژوورە UV لایتمان هەیە ئەم UV لایتە بۆ چەند نەخۆشیەک بەکاردێ وەکو کەڕوو وەکو بدۆزینەوەی بەڵەکی و وەکو قولی ماڵە بزانین کە چەندێک قولە بەم یوڤیلایتە ئەزانین ئامێرێکی ترمان هەیە کە ئەمە پێنێن فۆتۆفایندەر ئەمە شتێکی زۆر باشە ڕسمی نەخۆشەکە ئەگری ڕسمی خاڵێکی هەبێ یا نەخۆشیەکی هەبێ ئەو ڕسمە لە کۆمپیوتەرەکە مێنێتەوە دوای فترەیەکی تر دێینەوە لە عینەن کاتە لە عینەن شوێنە لە عینەن دووریە لە عینەن لایتە ڕسمەکە ئەگرینەوە بۆ نەخۆشەکە جارێکی تر بۆی بزانن ئەگەر ئەمە گۆڕاوە زیای کردووە یا زیادی نەکردووە ئەم جیهازە شتێتری لەگەڵا پێلێن دێرماتۆسکۆپ ئەم دێرماتۆسکۆپە تقریبەن ئەتوانین فکرێ وەرگرین لەسەر خاڵەکان یا سەرەتانی پێست بە شێوەیەکی گشتی کە سێری ئەەکەین ئەتوانین ناوی پێست سێرکەین طبعا ئەمە ئەتوانین ڕسمشی بگرین ئەو ڕسمە بمێنێتەوە لامان قیاسی بگرین قیاسەکانی چەندێکە لە خاڵەکە دوای فترەیەکی تر کە مانگێ دوو مانگ بۆ فۆلۆ ئاپ ئەتوانین سێریکەینەوە جارێتتر و قیاسی بگرینەوە دەمارەکان ئەبینین لە نەخۆشیە خراپەکان زۆر شت هەیە توانین ببینین بەم دێرماتۆسکۆپە و لەگەڵ نەخۆشی ترا جایکەینەوە لە عینەن کاتە تابعەشی هەیە توانین طبعیکەین بۆ نەخۆشەکە پرنتیکەین بۆی نەخۆشیەکەی خۆی ببینێ دوای فترەیەکە ئیگرینەوە پرنتیەکەینەوە جارێکی کە بۆی بتوانین مقارنەیەکەینەوە ئەمە زیای کردووە یا زیای نەکردووە یا باش بووە یا چی لە هاتووە ئەم ئامێرە طبعا گڵمەر و کاترین کە نێرسن لێرە ڕسمی نەخۆشەکەگرن بۆمانی حازرەکەن داتای نەخۆشەکانەکەنە ناو کۆمپیوتەرەکەەوە بە کۆدەکە بۆی بزانین کە بیدۆزینەوە جاری تر کە نەخۆشەکە بێ کامە ڕسمی چێبوو و بە ئەمان لێرە دوای ئەوەش ئەگەر پێویستی بە چارەسەرێکی تر بێ یا پێویستی بە عملیاتێ بێ ئەچینە ژووری عملیاتی سۆغراوە لەو ژوورە ئەمانە یارمەتی مەدەن بۆ ئەوەی ئەو نەشتەرگەری بۆ بکەین بە شێوەیەکی گشتی ئەو حاڵەتەی کە ڕووی لە ئێمە ئەکە تقریبەن هەموو جۆرەکان دێت ینی جۆرێک نییە بێت و جۆرێک نەیە زۆربەی تا ئێستا سێرکەم سەدەف زۆر دێ بە دەرەجەیەکی زیاد سەدەف دێ و زیبکە زۆر دێت بۆ لامان خصوصا ئەو نەخۆشانەش دێن کە هەموو شارەکە گەڕاون بەڕاستی و
هێشتا زۆر سوودمەند نەبوونە لە عیلاجەکان کە دێن ئێرە وەکو تێرشەری سنتەر وەکو آخر شوێن بۆی عیلاجەکان وەرگرن. ماڵە دێ زۆربەی نەخۆشیەکان دێ بەڕاستی چەند نەخۆشێکی سەرەتانی پێستمان هەبوو، یەک مالیگنانت میلانۆمامان هەبووە و ڕەنگە دکتۆرەکان زیاتر بزانن کە ئەو نەخۆشە زۆر کەمە لێرە بەهۆی ئەوەی کە پێستمان ئێمە تۆزێ بەرەو ئەسمەری ئەڕەوە و ئەو پێستانە زۆر زوو تووشی ئەو نەخۆشیە نابن. ئەوە دەیەک دانەمان هەبوو کێس ڕیپۆرتمان کرد و تقریبا هەموو نەوەک دێن. شیوازی چارەسەرەکان بە پێیچۆری گرفتەکانە گۆڕێت. دوجار ڕەنگە هەندێک لە گرفتەکان پێویست بە نەشتەرگەری بکات، وەک ئەو 5 نەشتەرگەری کە لە بەشی نەخۆشیەکانی پێست لە شاری پزیشکی فاروق ئەنجام دراون. جوری نەشتەرگەریمان هەیە تایبەت بە پێست، بەس جۆری نەشتەرگەریەکانمان کە کردومانە زۆریمان بردووە بۆ زەرعا کە نەخۆشیەکە وەکووتمان بمانوێ بینێرین بۆ مختبەر بۆی لە هیستۆپاتۆلۆجی بزانن چیەتی ئەوانە ئەکەین زۆر لەوایە لوو لە ئەبین لایپۆما کیسەی دهنی لە ئەبین لێرە خاڵەکان لە ئەبین ئەوانی واشکمان لێتی کە سەرەتانە بۆ جوانکاریش لایە بین بەعزە کەسێکە خاڵێکی لە شوێنێکە کە حەزی لێ نییە ئەوەشی لە ئەبین و بە جوانکاری بۆی ئەدورینەوە. تر تقریبا تا ئێستا ڕەنگە 50 نەشتەرگەری بچووکمان کرده بێت و ئێمەش بە پێی پێویست، یعنی ئەو نەخۆشی کە پێویستی پێ بێ بۆی ئەکەین، ئەو نەخۆشی کە پێی پێویست نەبێ بۆی ناقین. یان بازە کەسێکی خاڵێکی هەیە زۆر بچووکە یا ئەوە نایەنێ کە بۆی هەڵگرین لەبەرەوە بۆی هەڵناگرین، ینی قەناعەت بە نەخۆشەکە دێنین کە ئەوە پێویست ناکا بیکە و چکە جارجار شوێنی نەشتەرگەریەکەش بەقەدەر خاڵەکە ڕەنگە ناشتین بێت. ئەم ژوورەی تر مانجووری نەشتەرگەری بچووکە کە لێرە نەشتەرگەریەکانەکەین، لێرە هەموو نەشتەرگەری بچووکەکانەکەین. طبعا ئەم ژوورە خەڵکێکی زۆر لە پشتێوێتی، یعنی ئێمە هەموو شتێکمان لە گۆز و شتی هەمووی تاقیمە کرێ لە بەشی ڕئیسی خستەخانەکە هەموو شتەکانمان ئەوها بۆ دێ هەموو سێتێک کە ئەیکەینەوە سێتەکە لە ناو پاکەتە وەکو ئەمەیان ئێستا مەتەنەن کیورەیتەکانمان ئەمە تاقیم کراوە لە بەشی ڕئیسیەکەمان لێرە نەخۆشەکە بێ و ئەمە ئەلکترۆکەتەریمان هەیە کە بەم ئەلکترۆکەتەریە ئەتوانین یعنی ئەگەر نزیفێک بێ یا شتێکی هەبێ ئەتوانین دەمارەکان هەمووی بگرینەوە. ئەم نێرسەمان لەگەڵە دائیمەن یارمەتیمانەدا نەخۆشەکە حەزرەکە شوێنەکە پاکاتەوە تاقیمی ئەکە یارمەتیمەدا کە تەقڵ لێدەم بۆ نەخۆشەکان. سێتی عملیات و شتەکانمان بۆ دێ لە بەشە ڕئیسیەکەی خستەخانەوە هەموو شتەکان لەوێ تاقیمەکرێن پامەسە تاقیمەکەی لا ئەبین ئەمە یەکجار بەکاردێ و ئەنێرێتەوە طبعاً کەیکەینەوەش تاریخی ئەوەی لەسەرە کە کەی تاقیم کراوە و چۆن تاقیم کراوە هەموو عودەکان لە ناوێتی بە تاقیمی یەکجار بەکاری ئێنینەوە و دوای ئەوە ئەڕواتەوە بۆ تاقیمەکە و ئەگەڕێتەوە بۆ لای خۆمان ئستا ئەویانە بێت تاقیم بکەینەوە فەوانیان دەرەکەین بۆی بینەرینەوە جارێکی کە بۆ تاقیم عینە شت بۆ کیورەیت عینە شت بۆ مەقەسەکان هەموو شتێ لەوێ تاقیمەکرێ لە ناو لایلۆندێ ئەیکەینەوە بۆ یەکجار بەکاری بێنین بۆی لە فکرمان نەچێت چی تاقیم کرا بۆ چی تاقیم نەکرابوو تۆ ئەگەر بەکتریات هەبێ یا ڤایرەڵ یا کەڕوو ئەم نەوعانەی کە ئیلتیهابێکی پێستەوە 100% چاکە بێت فە 100% چاکیانمان کردووە عیلاجیان کردووە گەڕاونەتەوە بازە نەخۆشیە درێژخایانە وەکو سەدەف و وەکو بەڵەکی و وەکو ئەو نەخۆشیانە ساسە چاک نابن ئەو نەخۆشیانە لە جیناتیانە لەگەڵیان ئەبن بەس ئێمە کۆنتترۆلیان ئەەکەین ئەیانکەینە سەر دەرمانێک بۆی کۆنتترۆل بێ ئەو نەخۆشیە زیاد نەکات لەسەریان یا چاک ئەبێتەوە بەهۆی ئەو دەرمانە ئەوگەر ئەو دەرمانی لێ ببڕین نەخۆشیەکە یواش هەڵەداتەوە فلەبەر ئەوە یعنی ناتوانین بڵین چەند نەخۆشمان چاک کردووە بە سەتا چەند چکە جۆری نەخۆش هەیە عیلاج ناکرێ وەکو زەخت تۆ ناتوانانی زەخت عیلاج بکەی بینەما تۆ حەبێکی ئەدەیتێ سەختەکەی دائیمەن لە ژێری کۆنتترۆڵادایە
ئەگەرچی پێست بەردەوام لە نێوبوونەوەدایە، بەڵام لەگەڵەوەشدا ئەو بەشە گرنگەی لەش دووچاری چەندین گرفتە بێتەوە، بۆ ئەمەش هۆکارگەلێک هەن. هەتاو هیچ لەو شتە زۆر کاریگەری هەیە لەسەر پێست. ئێمە تۆزی ئەسمەرین، میلانە سایتمان زۆرە، مەقێتمان ئەبێ لە هەتاو لە شوێنە سپیەکان کە لە لەندەن یا لە ئەمریکا لەوانی کە مرۆڤەکان زۆر سپین، زۆربەی سەرەتانی پێست بەهۆی هەتاوەکەوە دێ. عادەتەن ئێمە بە خەڵکە لین لە دەوە بۆ سێی نیوەڕۆ تۆزی ئاگایتان لە خۆر بێ یا دژە خۆر بەکاربێنن. ئەوە هیچە لە زۆر مشکلی بۆ هەتاوەکانەکە. 200 دامەجەکە، یعنی دەموچاو عادەتەن پیرتر پێشانە بێ، بۆیە ئەبینی دائیمەن ئەوانەی وەکو فەلاحن یا جوتیارن لەبەر هەتاو زۆر ئیشیان کردووە، زۆر ئەکتینی کێراتۆزز و سەندامەج و ئەوانیان هەیە مەعەدا بلین نەخۆشی خراپ وەک سەرەتانی پێست. پێستەکە هیلاکە، پێستەکە شل بووە، پێستەکە هاتۆتە خوارەوە، ئەوە هەتاوەکە بە دەرەجەی ئەساس. ئاو زۆر خواردن بۆ پێست زۆر باشە، پێست گەنجدانە، هەموو ڤیتامینێ بۆ پێست باشە، ینی زۆربەی ڤیتامین و لە ناو میوەیە و کە لە ناو سەوزەیە هەموو ڤیتامینەکان بۆ پێست باشە و نەشعەیە قەدات، خصوصاً ڤیتامین ئەی زۆر بۆ پێست باشە، زۆر گەنج دەکاتەوە، زۆر پێست و نەکاتەوە. نەخۆشیەکانی پێست زۆر و جیاوازن، بەڵام ئەوەی کە خاڵی هاوبەشی نێوانیانە ئەوەیە کە جگە لە شێواندنی پێستی کەسە توش بووەکە کارەکە سەرلایانی دەرونیشی، کە ئەمەش وا ئەکات پەنا باتەبەر کۆمەڵێک ڕێگای نازانستی یان دەرمانی بازرگانی کە ئەویش دوجار بە زیانی کەسە توش بۆ کاشکێتەوە. بۆیە پسپۆڕان ئاماژە بەواکەن کە دەبێت چارەسەرەکان لە ڕێگای پزیشکی تایبەت بەو بوارە دەستنیشان بکرێت. ڕەنگە زۆر لەو شتانە سوودمەند بن بۆ پێست بەڕاستی، یعنی تۆ خۆیانە لێن ڕشکە و هەنجون و نازانم چی و زۆربەی شتەکان دانن و یا خەیار یا ئەو شتانە بکەنە سەر پێست بە ئەکیدی تۆزێ ڤیتامینی تەیە و تۆزێشتی تەیە. بەس تۆزێک زەحمەتە تۆ لە پێستا ئێمە وەکو حتا نەخۆشیەکانی ترنین، خصوصا لە کرێمات و مەلحەم و ئەو شتانە، تۆ زەختە لێ ڕۆژی حەبێ بخۆ دواینا کرێمەکە چۆن لێ ئەدەی، چەنێ لێ ئەدەی، سەعات چەنێ پێوەی بێ، کی ئەیشۆی بە چەنێ خەستی لێ ئەدەی. بەڕاستی لێرەیە ئێمە کە 15 دقی هەیە نەخۆش کە لەگەڵ دکتۆرەکە بێ ئەتوانین ئەوانەی تێبگەێنین کە چەنێ مەلحەمەکە لێدا و چەنێ شتەکە لێبدا. بەس تۆ کە دیتە سەر ئەوەی کە هەنجون نازانین تەرکیزەکەی چەنێکە، ئەو بەشەرە حساسیە هەیە پێی یا حساسیەتی پێی نییە، تەرکیزی ئەو دەرمانانەی کە لە شتە سروشتێکەیە چەنێکە. ئێمە لە مەلحەمەکە مەتەلەن هایدرۆکۆرتیزۆنی سەتایەک ئەزانین تەرکیزی هایدرۆکۆرتیزۆنەکە چەنێکە. ئیتر تۆزێ زەحمەتە بەڕاستی بە ئەو شتانە و ڕەنگە زۆر نەخۆش هەبێ حساس بێ پێستیان بۆ ئەوە و نەخۆشمان بۆ هاتووە دەرمانێکی بەکارهێناوە ئاعشاب یا لە شوێنێک دەموچاوی زۆر سوتاوە بۆ بە کۆنتاک دەرمەتایتس و هاتووە عیلاجمانداوە پێی چاکۆ بۆ بەڕاستی قسمێ لەو ئاعشابانەش کە دەموچاو ئەستوێننەوە جارجار وای لێکەن پەڵەیەکی بۆ دروستە بێ بە تۆختر دەرچێ وەکو هایپەرپیگمنتیشن یا بە کاڵتر دەرچێ وەکو پۆست ئینفلامەتەری هایپۆپیگمنتیشن. ئەم دوو جۆرە ئیتر بەڕاستی عیلاجی زەحمەتە، دەور ساڵی 2 ساڵی ئەوێ بۆی بگەڕێتەوە وەکو جاران. فبێ خەڵکەکە تۆزێ ئاگادار بێ کە چی لە دەموچاوی ئەدا خصوصا یا على الأقل بۆ دەستی بەکاری بێنێ یا بۆ جانی بەکاری بێنێ، دوای ئەوە بیدا لە دەموچاوی کە سێریکەر حساس نییە، سووری نەکردەوە، نەخورە، دوای ئەو دەرمانە ئەنجا دەستی پێ بکات لە دەموچاوی لێیدا. دوای بەعزە مادە هەیە، ینی بەعزە حتا گەر سروشتیش بێ حساسە بۆ گلۆب، ینی بۆ گلۆب یا بۆ UV لایت بابلین، بۆ خۆر، بۆ هەتاو، بۆ UV لایت. ئەوانە جارجار کە ئەو UV لایتلیان ئەدا ئەبنە مادەیەکی تر، ئەگۆڕێن بۆ جۆرێکی تر کە عەزیەتی پێست ئەدەن. بۆیە ئێمە زۆربەی مەلحەمەکانمان هەیە ئەلین بە شەو لێ ئەدەی، بەیانی ئەیشۆی، چونکە ئەو مەلحەمەیە ئەگەر هەتاو لێیدا ئەگۆڕێ بۆ شتێکی تر. بەڕاستی نازانم ئەو جۆرە سروشتیانە چیان تێ، ڕەنگە لەو جۆرانە بن و ڕەنگە لەو جۆرانە نەبن، ینی فۆتۆ ئاکتیڤ بن بە لایتیان نا.
زۆر کرێم هەیە بەڕاستی لە بازارە کرێمەکان خصوصن سینی زۆربەی مادەی ستیرۆیدی تەیە کە خۆی بۆ چارەسەر بەکاردێ ئەیدەن لە پێستە ئەوە لە سەرەتایە پێست زۆر جوانەکە این تۆ لە پێستی ئەدەی 2 مانگ پێستە زۆر جوانە بێ وایە کاکە ئەمەی داتە دراوسەکەی و ئەوەی داتە ڕەفیقەکەی دوای ئەوەی واشی سکن تنینگەکە و عرازی جانبی ستیرۆیدەکە دەرەکەوێ بەدەم و چاوێن ئەوە لە بازار پێێنە حەو دەرمانەکە و ئەوەی دەرمانی سینەکان و ئەوانە زۆربەی ستیرۆیدی تەیە لە سەرەتا نەتیجەیەکی زۆر جوانی هەیە یعنی هەموو کەسێکی دا بڕەفیقەکەی دوای فترەیە وای لێ دێ فبەڕاستی یانێ بێ سەردانێکی دکتۆری پێستکەن کرێم زۆر هەیە ئەنتی ئەیجە کرێم زۆر هەیە مەڵتی ڤایتامینە بۆ پێست زۆر جوانە بە نسبەیەکی جوان کراوە و دکتۆر ئەتوانێت بۆیان بنووسێ بەپێی پێویست بەڕاستی دائما شێمە لێن کرێم تۆزێ لە ئەترافی چاو تۆزێ کەمەوەکە لەم منطقەی چاوت کە تۆزێ حساسە کرێم لەو شوێنانە مەدەن و ئەو کرێمانی کە ڤایتامین ئەیان هەیە و ڕیتینۆڵیان تێ ئەبێ بە شەو لی دێن بە ڕۆژ لی نەدەین ئەوانە تۆزێ لە بازارە کە تۆ بیکڕی دکتۆرەکە پێت نەلێ نەخۆشەکە نازانێکی لی بدا بەڕاستی مرۆڤ پێویستە بۆ پارێزگاریکردن لە پێستی بەرکەوتنی بە تیشکی خۆر کەم بکاتەوە لە کاتی چوونە دەرەوەیدا دژەخۆر و کرێمی گونجاو بەکاربێنێت و هەروەها سوود لەو ڤیتامینانە وەربگرێت کە پێست پێویستی پێیەتی